لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. جیم. ئایا لە بابەتی ئاگر و کارەبا و باران و شتەکانی هاوشێوەیاندا واز لە ئەنجامە گەورە و هەمەکیەکانیان دەهێنین تەنها لەبەر ئەوەی بوون بە هۆکاری چەند شەڕێکی هەندەکی و دەڵێین خۆزگە نەبوونایە؟ بێگومان نەخێر. بە هەمان جۆر ناشتوانین بڵێین بۆچی شەیتان دروست کراوە. هەروەک لە پێناو جەستە و بەردەوامبوونی تەندروستیەکەیدا ئەندامێک دەبڕینەوە کە شەڕێکی جوزئیە کە تووشی نەخۆشی گانگرین بووە، بە هەمان جۆر لە پێناو ئەو ئەنجامە مەزن و سوودە زۆر و زەبەندانەی کە لە بەدیهاتنی شەیتاندا هەن پێویستە چاو لە هەندێک شەڕی کەم و جوزئی بپۆشین. ئایا بە بیانووی ئەوەی سەربازەکانمان دەمرن دەتوانین بڵین سوپامان ناوێت و ناچین بۆ جەنگ؟ پاشان ئەوانەی کە بە زرق و برقەکانی شەیتان فریو دەخۆن و لەگەڵ خۆی دەیانبات لە چاو ئەوانەدا کە بەهۆی پێغەمبەرانەوە ئیمانیان دەست دەکەوێت لە حوکمی 1 لە 1000 دەبنیان نابن. کەسیش ناتوانێت بڵێت چۆن. ئەوە نییە بەهۆی شەیتانەوە هەزاران کەس دەچن بۆ دۆزەخ، چونکە چۆنیەتی لە ئیمانداردا لە چەندیەتی بێباوەڕ هەم گرنگترە و هەم بەرزتریشە. ئایا ژیانی مرۆڤێک بە نرخترە یان هی هەزاران قاڵۆنچە و مێروو؟ ئەگەر لە کۆی 1000 دانە ناوکە خورما تەنها دەدانەیان ببن بە درەخت و ئەوانی تر لە خاکدا بڕزێن، ئایا بوون بە خاوەنی 10 درەختی خورما بە نرختر و باشترە یان 1000 دانە ناوکە خورما؟ 3. وەسوەسە چییە؟ وەسوەسە بریتیە لە ختوکەدانی دڵی مرۆڤ لەلایەن شەیتانەوە و هەڵدانی هەندێک وێنە و دیمەن و بیرەوەری بۆ سەر ئاوێنەی خەیاڵی ئادەمیزاد. دوایین فێڵ و تەڵەکەی شەیتان لە دژی مرۆڤ بە تایبەت ئیمانداران و دوایین سەنگەر کە بەکاری دەهێنێت و کۆتا قەڵا کە پەنای بۆ دەبات و کۆتاچەک کە سوودی لێوەردەگرێت وەسوەسەیە. نیشانەی ئەوەی کە شەیتان نەیتوانیوە لە مەیدانی کوفر و گومڕاییدا بەرامبەرەکەی بدات لە زەوی ئەوەیە کە گولە و تیری وەسوەسە وەکو دوایین بەرگری بەکاردەهێنێت. لەم ڕووەوە وەسوەسە بریتیە لە هەوڵی ئازاردانی ئیماندار، چونکە ئەم بۆ چوونەی شەیتان خۆی لە ژێر وەسوەسەدا حەشارداوە. مادام نەبوویت بە یاری من، ناهێڵم ببیت بە یاری کەس. 4. ئەلمە شەیتانیە چییە؟ ئەلمە شەیتانیە بریتیە لەو خاڵە گرنگەی ناوجەرگەی دڵ کە شەیتان تیر و ڕم و تفەنگ و تۆپی خۆی تێدەگرێت. لە دڵی مرۆڤدا لەلایەک سەنتەرێک هەیە کە وەکو ئامێرێک شتان و ڕووداوەکان تۆمار دەکات و کراوەیە بەڕووی ئیلهامی فریشتەکاندا. لەلایەکی تریشەوە سەنتەرێک هەیە کە تیری گومان و دوودڵی و وەسوەسەکانی شەیتانی بەسەردا دەبارێت. ئەمە ڕێک وەکو کۆبوونەوەی هەردوو ڕووی ڕوون و بێگەرد و مات و ڕەشی ئاوێنەیەک یان پێکەوە بوونی باوەڕدارێک و بێباوەڕێک وایە لە ژوورێکدا. دەزانین کە تەنانەت لە پیل و پاتریشدا جەمسەرەکانی موجەب و سالپان لە ڕوویەکەوە ئەم جەمسەرە دژ و پێچەوانانە یەکتری تەواو دەکەن. 5. وەسوەسە زیاتر لە چێدا ڕوو دەدات؟ وەسوەسە لە موسڵمانی سەرەتا و ئەوانەدا زۆر ڕوونادا کە تازە دەستیان بە دینداری کردووە. وەسوەسە زیاتر لەو موسڵمانانەدا دەردەکەوێت کە بە دڵ و بە گیان وابەستەی دین و جڵەوی نەفسی خۆیان لە دەستی شەیتان سندووە و کەم تا زۆر هەرچی بەندایەتی بەرامبەر بەخوای گەورە جێبەجێ دەکەن و لە بابەتی ئیمانیشدا پێشڕەویان کردووە و گەیشتون بەڕوونی بێگەردی. ئەو ئیماندارانەی کە بە یارمەتی توانە و لێهاتنی دڵیان لە جیهانی ناوەوەیاندا ڕێگەی پێشکەوتنیان گرتووەتە بەر و بەرەو پلە و پایەی مرۆڤی کامل هەڵدەزنێن، لە خاڵە تاریک و تەماویەکانی ڕێگادا ڕووبەڕووی وەسوەسەکانی شەیتان دەبنەوە. بەڵێ، مرۆڤ کاتێک بەرەو ئاسمانەکانی ڕۆح هەڵدەکشێت لە هەموو مەنزڵێکدا شەیتان تەڵەکەیەکی جیاوازی بۆ دەنێتەوە و لە کەمیندا چاوەڕوانی دەکات. لە گونجاوترین کاتدا تیرەکەی دەهاوێت و بە مەبەستی سەوزبوونی لە وەڕی تایبەت بەخۆی وەسوەسە دەخاتە دڵەوە، کەوایە وەسوەسە تا ڕادەیەک بریتیە لە بەخیلی و پەرچەکرداری شەیتان بەرامبەر بە قوڵی ئیمان. جاری وایشە وەسوەسە لەو کەسانەدا دەبیندرێت کە تووڕە و هەستیارن یان لەو کەسانەدا کە خۆیان زۆر خۆش دەوێت. وەسوەسەی ئیماندار لە شێوەی ناڕەحەتی و دڵتەنجیدایە، نەک خەمۆکی و نەخۆشی دەرونی. ئیماندار چەند پێشکەوتوش بێت دیسان لەوانەیە دووچاری وەسوەسە ببێت.
تەنانەت ئیمامی ڕەبانیش کە دوای سەحابیە پیرۆزەکان یەکێکە لە گەورەترین کەسایەتیەکان ڕەنگە وەسوەسەی هەبێت، واتە هەروەک مەرج نییە هەر کەسێک تووشی وەسوەسە دەبێت لەو کەسانە بێت کە لە ڕووی ئیمانەوە پێش دەکەوێت و بەرز دەبێتەوە، بە هەمان جۆر ئەو کەسەش کە گرفتاری نابێت مانای وانییە کە لە نزمبوونەوە و ڕوخاندایە. وەسوەسە لە بێباوەڕدا ڕوونادات. کوفری کافر وەسوەسە نییە، بەڵکو کوفرێکی عینادی و نەخشە بۆ شێشراوە و پلان بۆ داڕێژراوە. لەوانەیە قەیران و نەخۆشی دەرونی و نائارامی و دڵتەنجی و نائاسوودەیی لە کەسی بێباوەڕدا هەبێت، بەڵام ئەمانە ئەوەندەی تر ئەو دەکەن بە کەسێکی دڕندە و دەستدرێژی کار. شەیتان فەلسەفەی تازە و نوێ دەچپێنێت بە گوێی ئەم جۆرە کەسانەدا و بیر و بۆچوونی جۆراوجۆریان لەسەر ئینکاری پێدەدات و لە کۆتایی داوایان لێ دەکات ئینکاری خۆیشی بکەن و پاڵیان پێوە دەنێت کە بڵێن شەیتان بوونی نییە. بەڵێ، شەیتان تیری وەسوەسە ناگرێتە ئەو کەسانەی کە ناویان لە دەفتەرەکەی ئەودا تۆمار کراوە و جڵەویان بەدەستی ئەوە و بە ڕەزامەندی خۆیان شوێنی کەوتون. بە هەمان جۆر شەیتان زۆر نزیکی ئەو کەسانە ناکەوێ کە خۆی لە خۆیدا بە چواردەوری بوار و کایەی ئەودا دەخولێتەوە و چاویان داخراوە و عەقڵیان لە چاویاندایە و دڵیشیان لە گەدەیاندایە. ئەمانە نێچیری باڵ و پێشکاوی ناو قەفەس و تەڵەی ئەون، شکارگەلێک کە هەرگیز بە خەیاڵیاندا نایەت بڵێن چی بکەین بۆ ئەوەی ڕزگارمان بێت. ئەوان لە شەیتان و شەیتانیش لەوان ڕازیە و وەک گوڵ پێکەوە هەڵدەکەن، بێگومان تا ئەو جێگایەی کە بۆی دەچن. 6. شەیتان ناتوانێت بچێتە ناودڵی ئیماندارێکەوە کە باوەڕی هێناوە و ئیمان و عەقیدەی ئاوەدانە و عیبادەتەکانی جێبەجێ دەکات، هەر بۆیە ناتوانێت بەرەو کوفر ڕاپێچی بکات. هەرگیز ناتوانێت شوێنی ناسین و خۆشویستنی خوای گەورە و شوێنکەوتن و پەیڕەوکردنی سونەتی فەخری کائینات بگرێتەوە و لە بابەتی دوورخستنەوەی لە عیبادەتەکان سەرکەوتو نابێت، چونکە ئیماندار سەرەڕای هەموو شتێک هەردەم لە پێشکەوتن و نزیکبوونەوەدایە لە خوای گەورە و بە ڕۆح و هەست و جەستەی باستونێک و پلیکانەیەکی نورانیدا بەرز دەبێتەوە. لەم حاڵەتەدا شەیتان دەڵێت هیچ نەبێت با لە دووە مەنزڵدا بەردی تێبگرم و بە تیری وەسوەسە هەوڵی لێڵکردنی دڵ و شێواندنی دڵنیایی لە عیبادەتەکانیدا بدەم. لەوانەیە بەمە بتوانم سەرخاڵی بکەم، بەڵکو بڵێت پێشتر شتی وام بەسەر نەدەهات. ئەمە چییە؟ بەڵکو وابزانێت ئەوە دڵی خۆیەتی کە خاوەنی وەسوەسەکەیە و بگاتە ڕادەیەک کە بڵێت چیتر بەرگەی ئەم ئازارە ناگرم. ئیدی ئەو ئیماندارەی کە هێرشی تیرەکانی وەسوەسەی بۆ دێت، لە نوێژدا شتانێک دێن بە بیریدا کە لە کاتی تردا بە هیچ جۆرێک بە خەیاڵیشیدا نەهاتوون. دوای دەست نوێژ دەکەوێتە گومانەوە و لە دڵی خۆیدا دەڵێت تۆ بڵێیت قۆڵم شت بێت، سرم مەسەح کرد بێت. اینجا دیسان دەست نوێژ دەگرێتەوە. ئەم شتانە هێندە دووبارە دەبنەوە کە دەست نوێژ و عیبادەتەکانی تریش تەواو قورس و سەخت دەبن لەسەر مرۆڤ، تا لە کۆتایی داوای لێدێت خوا بمان پارێزێت، واز لە هەموو شتێک دەهێنێت. لە ئەنجامدا دەبێت بە یاریدەستی ئەو شەیتانەی کە مەبەستەکەی بریتی بوو لە ساردکردنەوەی کەسەکە لە پەرستشەکان. وەسوەسەکان هەروەک دەکرێت پەیوەندیان بە عیبادەتەکانەوە هەبێت، دەگونجێت لە بابەتە ئیمانی و عەقیدەییەکانیشدا ڕوو بدەن. هەنگاوێک دوای ئەمە شەیتان گوناهەکان دەڕازێنێتەوە و خەیاڵی کەسەکە لێڵ دەکات و هەستەکانی دەوروژێنێت و تا لە کۆتاییدا مرۆڤ دەکات بەوڕێنەکارێکی وە کە گوێ بە عەقڵ و لۆجیک و دادوەری ژیری نادات.